کردنەوەی دووەمین خولی پێشانگای نێودەوڵەتی کشتتوکاڵ و پیشەسازی خۆراکە لە سلێمانی 95 کۆمپانیا لە هەرێم و دەوڵەتانی ناوچەکە و ئەوروپاوە بەشداریان تێدا کردووە. پێشانگاکە ماوەی 4 ڕۆژ دەخایەنێت و لە سەعات 10 پێشنیوەڕۆ بۆ 6 ئێوارە لە گەڕەکی تاسڵوجەی سلێمانی بەڕووی هاوڵاتیاندا کراوە دەبێت. ئامانج لەکردنەوەی پێشانگایە ئەوەیە یەکەم هەلێکی فرۆش واتە بازارێک پەیداکەین بۆ ئەو کارستە و کەلوپەل و بەروبوومانەی کە لە هەرێمی کوردستان و عێراقا بەرهەمەهێنرن بەروبوومی کشتتوکاڵی و لە هەمان کاتە تەکنەلۆژیای نوێی کشتتوکاڵی کە لە کوردستانە هەیە و ئەوەی کە لە دەرەوەی وڵاتێ بهێنین بۆ ئەوی جوتیاران و وەرزێرەکانی خۆمان لێ سوودمەند بن لێرە بەردەست بێ بۆیان بۆ ئەگەر بتوانن دەستیان بگا بە زۆرترین کەرەسە و پێداویستی لە بواری کشتتوکاڵە. کۆمپانیا بەشداربەکان کاڵا و بەرهەم و کەرەستەی کشتتوکاڵی و پیشە سازیە خۆراکیەکانیان خستۆتە ڕوو. ئامانجان ئەوەیە پێشانگاکە ببێتە دەرفەتێکی گونجاو بۆ ناساندن و ساخکردنەوەی بەرهەمەکانیان. شركات دوائية عالمية ئەمانە کۆمپانیای دەرمانی جیهانین. زۆربەی بەرهەمەکانمان لە ئەڵمانیا و فەڕەنسا و ئیسپانیا و ئینگلتەراوەیە. دەرمان، پاکشکەرە و ڤیتامینات چەندین بەرهەم لە خۆ دەگرێت. بێگومان ئێمە سوود لەم پێشانگایانە وەردەگرین چونکە ئێمە خەڵک ئاشنا دەکەین بە بەرهەمەکانمان. ئێمە ناوەندەکەمان لە بەغدادە و کوردستان بازارێکی گەورەیە و بەرهەمەکانمان دەخەینە ڕوو. خۆی لە خۆیدا هەموو پێشانگایەک گرنگی خۆی هەیە. پێشانگا دەبێتە هۆی ئەوەی کە ئێمە و کڕیار یاخود ئێمە و جوتیاری یەکتر بناسی لە نزیکەوە یەکتر ببینین و زۆر کەس و خەڵکی خۆشمان هەیە کە ئاشنانیە بە بەرهەمی خۆمان. ئەوە دەبێتە فرسەتێک بۆ ئەوەی ئێمە لە نزیکەوە چاوپێکەوتنیان لەگەڵ بکەین و بتوانین کاری خۆمان بەرەو پێش ببین. ئەمە ئۆکسیژنە بۆ ناو حەفری ماسی وشت بەکارێت بۆ حەفرانە کە ئۆکسیژنیان کەمە بۆ ئەمە ماسیەکان لە ناو نەچێت. لەگەڵ سۆیامان پێ بۆ دەواژین بۆ مریشک بۆ علەفی دەواژین بەکارێت. چاوەڕوان دەکرێت تا ڕۆژانی کۆتایی پێشانگاکە ژمارەیەک گرێبەستی بازرگانی لە نێوان کۆمپانیا بەشداربەکاندا ئیمزا بکرێت و هاوکات جوتیارانی هەرێمیش بازارێکی دەرەکی لە ڕێگەی کۆمپانیا بەشداربەکانەوە بۆ ساخکردنەوەی بەرهەمەکانیان بدۆزنەوە. زۆرینەی کۆمپانیا بەشداربەکان بۆ جاری یەکەمە هاتوونەتە سلێمانی و دەیانەوێت بەرهەم و کەرەستە کشتتوکاڵەکانیان بە جوتیاران و خاوەنکارانی کورد ئاشنا بکەن. ڕێبازی وە کورسات نیوز سلێمانی.